هێرشەکانی سوپای تورکیا بۆ سەرسنوورەکانی هەرێمی کوردستان بەردەوامە و ماوەی 10 ڕۆژە فڕۆکە جەنگیەکان و تۆپخانەکانی تورکیا بە بەردەوامی چیای کوڕەژار لە سنووری شیلاتزێ و زنجیرە چیای مەتین لە ئامێدی و ناوچەی بەرواری باڵا بە چڕی دەکەن ئامانج. ئەمە ژوای کردووە دانیشتوانی ئەو سنوورانە بەردەوام لە ترسود لە ڕاوچێدا بن و دەرفەتی گەڕانەوەیان بۆ نێوڕەز و باخەکانیان نەبێ. بە پێی و زانیاریانی کە دەست پەیامنەری کورسار دیوز کەوتووە، شەوی ڕابردوو بۆ ماوەی 1 سەعات بە بەردەوامی چیای کوڕەژار لە شیلاتزێ بۆردومان کراوە. هێرشەکان لە کاتێکدان کە ماوەی چەند ساڵێکە دەیان گوندچۆڵ کراون و هاوڵاتیان لە مڵک و ماڵیان بێبەشکراون. بە پێی زانیاریەکان بەهۆی ئۆپراسیۆنەکانی سوپای تورکیا لە ساڵی ڕابردوو 6 گوند لە سنووری بەرواری باڵا چۆڵ کراون و تا ئێستا ڕێگریش لە گەڕانەوەی دانیشتوانەکانیان بۆ گوندانە هەیە. لەلایەکی ترەوە گژوجیای بەهارە سەرچاوی بژێوی دانیشتوانی ئەو گوندانەیە کە لە ئێستادا لە ژێر هێرشەکانی سوپای تورکیادان و تا ئێستا ناتوانن بەرهەمی بەهارە کۆبکەنەوە. ئەمەش ناچاریان دەکات بۆ دابینکردنی بژێویان ڕوو لە سەنتەری شارەکان بکەن. هاوڵاتیانی قەزای ئامێدی مەترسیان بەرامبەر بە لەشکرکێشی زیاتری سوپای تورکیا بۆ سەر سنوورەکەیان ڕاگەیاندووە و داوەش لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەن هەڵوێستی جددیان بەرامبەر بەو لەشکرکێشیانە ڕابگەین و کۆتایی بە هەڕەشەکانی سەریان بێنن. هەر بە پێی زانیاریەکان بەوەی هێرشەکانی تورکیاوە لە ساڵانی ڕابردوو تا ئێستا 33 هاوڵاتی سنووری قەزای ئامێدی شەهید بوون و دەیان 1002 لە ڕەز و باخی هاوڵاتیانیش سوتاون.